بەناوی خدای گەورە و میهرەبان خاڵێکی زۆر گرنگ هەیە بۆ ئەوانەی کەوە نەخۆشی زەختیان هەیە. ئەویش ئەوەیە کەسەکە دێتە عیادە تەماشای دەکەین زەختی 18 لەسەر دەیە زۆر بەرزە. دەڵێن ئەوە چەند ساڵە زەختت هەیە؟ دەڵێ 5 ساڵ زەختم هەبوو، دواتر وازم لە عیلاجەکان هێنا. باشە بۆ واز لە عیلاجی هێنا و دکتۆر هیچ نیشانم نییە. بە زەختی دەڵێن بە ئینگلیزی بە زەختی دەڵێن سایلنت کیلر یاخود بکوژی بێدەنگ. مەرج نییە سرت بێشی، مەرج نییە پێرچاو تاریک بی، مەرج نییە زمانت قورس بی، زەخت نیشانەی نییە. کەواتە تکایە ئەوانەی کە زەختیان هەیە بە هیچ شێوێک نابی واز لە چارەسەری زەخت بێنن، نابێت بە کەیف خۆیان عیلاجەکەی ڕابگرن، چونکە احتیمالی هەیە تووشی جەڵتەی مێشکیان بکە، پەکەوتنی دڵیان بکە و ماکێکی زۆر خراپی هەیە. زەخت ئەگە بێت و لە خۆتەوە واز لە عیلاجەکان بینی. بە هێوای ساغ و سەلامەتی بۆ مولایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.